سڵاو شێما کازم ئەمڕۆ باسی نەخۆشی شەکراکەین. سەرەتا ئینترۆداکشنێک لەسەری نەخۆشیەکی درێژخایەنی مێتابۆلیکیە کە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی گلوکۆزی خوێنە یان بەهۆی کەموکوڕی لە دەردانی ئەنسۆلین یاخود کارکردنی یاخود هەردووکی. ئەناتۆمی فیسیۆلۆجی پەنکریاس. پەنکریاس هەم ڕژێنێکی دەرەکیە هەم ڕژێنێکی ناوکیە. بێتا سەڵەکان ئەنسۆلین بەرهەم دێنن کە گلوکۆزی خوێندا دەبەزێنێت بە یارمەتی وەرگرتنی گلوکۆز لەلایەن خانەکانەوە. ئەلفا سێڵەکان گلوکاگۆن بەرهەم دێنن کە گلوکۆزی خوێن بەرز دەکاتەوە بە هاندانی تێکچوونی گڵایکۆجین لە جگەردا. دێڵتا سێڵەکان سۆماتۆستاتین دەردەکەن هەردوو دەردانی ئەنسۆلین و گلوکاگۆن ناهێڵێت. پیپی سێڵەکان دەردانی پەنکریاس و جووڵەی گەدە و ڕێکخۆڵە ڕێکدەخەن. ئیپیسیلۆن ساڵەکان گروێڵین دەردەدەن کە کاریگەری لەسەر ئاروزوی خواردن هەیە. جۆرەکانی نەخۆشی شەکرا. جۆری یەکەمی شەکرا لە ناوبردنی بەرگری خانەکانی بێتا بە زۆری لە منداڵیدا دەردەکەوێت. جۆری دووەمی شەکرا کەمی ڕێژەی ئەنسۆلین پەیوەندی بە قەڵەوی شێوازی ژیانەوە هەیە. نەخۆشی شەکرەی دووگیانی لە کاتی دووگیانیدا ڕوودەدات سەکەندەری بەهۆی نەخۆشی تر یاخود دەرمانەوەیە. Causes and risk factors بۆ ماوەی قەڵەوی شێوازی ژیانی خۆراکی ناتەندروست تەمەن مێژووی خێزانەکەی نەخۆشی هۆرمۆن یاخود پەنکریاس. فاسۆفیسیۆلۆجی لە جۆری یەکەمی شەکرا سیستەمی بەرگری خانەکانی بێتا لە پەنکریاسدا لەناو دەبات. ئەمەش دەبێتە هۆی بەرهەمهێنانی ئەنسۆلینی کەم یان هیچ لە جۆری دووەمی شەکرا لەش ئەنسۆلین بەرهەم دەهێنێت بەڵام خانەکان بەرگریان دەبێت بەرامبەر بە کردارەکەی ئەمەش پێی دەوترێت بەرگری ئەنسۆلین. لە ئەنجامدا گلوکۆز ناتوانێت بچێتە ناو خانەکانی لەش هەروەها ئاستی گلوکۆزی خوێن بەرز دەبێتەوە. نیشانەکانی پۆلیوریا چێنێتی زۆر زیادبوونی برسێتی شەکەتی دابەزین و زیادبوونی کەشک کەمبینین بە هێواشی چاکبوونەوەی برینەکان. دایگنۆسیس فاستینگ پلازما گلوکۆز ئەبێت گەورەتر بێت یاخود 126 mg/dl بێت کە پێویستە کەسەکە بۆ ماوەی 8 کاتژمێر فاستینگ بێت بە ڕۆژوو بێت. ئۆڕال گلوکۆز تۆلەرانس تێست پێویستە گەورەتر یاخود 200 mg/dl بێت پێویستی بە فاستینگ نییە. هیمۆگلۆبین گلایکێت دەبێت لە 6.5 بێت. ڕاندۆم پلازما گلوکۆز گەورەتر یاخود 200 mg/dl بێت. مانجمنت دەستکاریکردنی شێوازی ژیانی کەسەکە وەکو خۆراک و وەرزشکردن و کۆنتڕۆڵکردنی کێشی. دەرمانەکانی دەرمانی دژە شەکرەی زارەکی بەکاربێنێت و چارەسەری ئەنسۆلین. چاودێریکردن پشکنینی بەردەوامی گلوکۆز بکات و هۆشیاری نەخۆشی و خۆپاراستن. پریڤێنشن خۆپاراستن خۆراکی هاوسەنگ وەرزشکردن بە بەردەوامی و هەروەها پشکنین ڕۆتینی بۆ ئەو کەسانەی کە مەترسیدارە. ئەمەش فرانسەکانە و هەروەها سوپاس بۆ گوێگرتنتان.